خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم حسابی بۆ ئینسانی خراپ کردووە. ئینسانێکە لە زمانی ترسا بێ حسابی بۆ کردووە، ئەم حسابکردنە، ئەم ڕێزگرتنە، ئەم لێکدانەوەیە ترسنۆکی و بێغیرەتی نییە، زەلیلی نییە، دووڕووی منافقیش نییە. هەندێک شتەیە ئەتوانی نەیکی خۆتی لێپارێزی، بۆی گومانە بۆ دروست نەبێت. هەندێک شتەی با حەڵاڵ بێ، بەڵام زانیت شخصیتت ئەشکێنێ مەیکە. ئەبێ کەسێک بڵێ وەڵام من خێزانی خۆمە چوونە بازاڕە ماچێکم، شتی وایە بێ حەڵاڵی خۆتە، بەس ئەبێ نابێ کاکە خۆتی لێپارێز. هەندێک شتەیە ئەبێ حساباتی بۆ بکەی، مەصلحەت و مەفسەدەتی چیتیایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح بوخاری هاتووە فەرمووی ئەی عایشە گوێ بگرین، ئەگەر لەبەر ئەوە نەبوایە قەومەکەت مسلمانان تازە مسلمان بوونە، کەسانێکی تیا هێشتا ئیمانەکەی کامل نەبووە، وەکو چۆن ئەمڕۆ ئێمە کەسمان ئیمانمان کامل نییە. غەڵەتێ بکەم فڵان کەس لای خۆی عومرەی کردو، لای خۆی حەجی کردو، لای خۆی دەچێت بۆ مزگەوت، بۆ یەکسەر ئاڵێتە نوێژ و ڕۆژ و عیبادەتە، بۆ ئاڵێتە عومرە و حەجە، بۆ لە خوا ناترسی. من تاوانبارم عومرە تاوانی چیە، حەج تاوانی چییە؟ هەمووشەی مزگەوتەکە ڕیژی داناوە ئێکورە کاکە من غەڵەتم دینەکە غەڵەت نییە، مەئاڵێ کەسێکی ترە، مەئاڵێ دین و عیبادەت و عومرە و حەجە، یەکسەر تۆمەت بۆ دروستەکەن، چونکە ئەمەنە ڕقیان لەو دینەی هەندێک کەسێ سوێن بەخوا نوێژەکە خواخوای دی غەڵەتێ بێ یەکسەر قسە بە نوێژ و ڕۆژ و عیبادەتکە، وەڵای تر نوێژ ناکەم. ئەگەر تۆ حەز لە دین بێ قسەیەکەی، ئەگەر دینداربی باسی حەج و عومرە و نوێژی جەماعەتەکەی بۆ خەڵکی ناشرینیەکەی ناوەڵڵا. حاجی وا دەکات بابە حاجی خۆ مەلایکە نییە، حاجی و غەڵەتەکە، چۆن غەڵەت ناکە؟ سەحابە تووشی زینا بووە. ئەی عایشە ئەگەر لەبەرەوە نەبوایە قەومەکە تازە مسلمان بوونە، ئەوە من چیم دەکرد؟ ئەوە فەرمانم دەکرد کەعبەم تێکەدا، یەکەم کەعبەم تێکەدا، ئەوەی کە لە کەعبە دەرکراوە ئەم خستە سەر کەعبە. ئێستا ئەم کەعبەی کە ئێستا هەیە حالیەن نوقسانی تایە، چونکە لە سەردەمی ئیبراهیمە گەورەتر بووە سەلامی خوا لەسەر بێ. فەرمووی ئەوەی کە لی دەرکراوە دەم خستە سەری حیجی ئەو تۆزەش کە ماوەتەوە بۆ شایەکە هاخەڵ دەڕاتە ناوی، ئەوەشم نەدەهێڵە، دەم خستە سەر کەعبە، چونکە بیناکەی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ بەو شێوەیە بوو. بەڵام قەومەکە تەحەمولی ئەوە ناکەن. لە کاتێکە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم دەترسا لەوەی کە بەیانی کێشەی بۆ دروستکەن، خەڵکی بێتە زەجەیە دروست گەورە دروست بێ، نە وازی لێ دەهێنن. بەڵێ وەکو ئیبراهیم چۆن دروستی کردە سەلامی خوای لەسەر بێ، ئەو کاتە ئاوا دروستم ئەکردەوە، دوو دەرگاشم بۆ ئەکرد لە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاواوە، ئەم کردە دوو دەرگا، و کەعبەشم نزمەکردەوە دەرگاکەی بۆ ئەرزەکە بە بەرزی نەمێڵایەوە، بەڵام لەبەر قسەی خەڵک دوو دەرگاکە واز دەهێنا و گەورەکردنەوەی کەعبەش وازێ دەهێنم و دەرگاکەش بە بەرزی دەمێنێتەوە. ئەمە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەمە ترسنۆکیە، ئەمە دووڕوویە، حاشا، ئەمە عاقلیە. هەندێک شتەی پێویست ناکە کێشەی لەسەر دروستکەی. ئینسانی خراپ ئەبێ هەموو کاتی حساباتی بۆ بکرێ، خزمە یا بێگانەیە، لە دڵیشەوە خۆشت ناوێ ڕێزی لێ بگرە بۆ ئەوەی بەیانی ناشرینت نەکە. وەڵڵا هەندێک کەسێ پارەی بدەیتێ قازانجتە، وەک پێغەمبەری خوا فەرمیە صلی الله عليه وسلم بە پارە شەرەف و ناموسی خۆتان پارێزن، ئەوەی لە زمانی ئەترسن پارەی بنێ. ئەمە تۆ بڵێ زەلیلیە، ئەگە تۆ بڵێ زەلیلیە من دەڵێم نەخێر ڕاست ناکەی، چونکە پێغەمبەری خوا پێمانی فەرمووە صلی الله عليه وسلم ئەوە عاقلیە، بەیانی ناشرینت ئەکرد.